قەیرانی دارایی کە زیاتر لە 2 ساڵە ڕووی لە هەرێم کردووە و بەشێک لە چاودێرانیش بە سیناریۆ وەسفی دەکەن کاریگەری خراپی کردووەتە سەر دانیشتوانی ئەم هەرێمە بەگشتی و چینی موچەخۆران بەتایبەتی. قەیرانی دارایی تەسیری خۆی کردووە لە چی لە هەموو ڕوویەکەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیوە چ لە ڕووی وەزعی گوزەرانی خەڵکو لە چین و هەموو تۆشەکانەوە بەتایبەتی خەڵکی مەستەرن ئەوەی کەوا چینی معاشخوارەکان کەوانی کەوا لە دەوارەکانی حکوومەت تا داوامەکەن بەڕاستی تەسیری زۆری کردووە لەبەرەوەی ئەوان ئیش و کاری تریان نییە جگە لەو معاشەکە مانگانە دێت کەوا بۆ شێوەیە دێت و ڕاستی ئەوەی کە کاسپێکی سەربەخۆی نەبێت وازی زۆر خراپە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی دەریونیوە لە ڕووی کەم بازار کزیوە ڕاستی تەسیری زۆر کردووە لە بازار و لە ئێستادا ئەبینین کوردستان لە ژیانێکی چەق بەستووە ڕاگیراوە بۆیە پێویستە سەرجەم لایەنە سیاسەکان چیتر واز لە کۆبوونە لە دوای کۆبوونەوە بێنن و بە یەکەڵ وێست و یەک دەنگ ژیان و بژێوی تاکەکانی کۆمەڵگەی کوردەواری چاکە لە هەرێمی کوردستان. قەیرانی وای کردووە کۆمەڵگەی ئێمەی تەواو ڕوخاندووە نەبوونی ڕاتب لە کاتی خۆیان نەبووە کارەبا کێشەی دروست کردووە ئەوە هەموو کێشەیە ئێستا لە وڵاتی ئێمە ئیتر نەبوونی کار هەلی کاریش نییە ئێستا لە کار لە گەرمیانە زۆر کەس بۆ لاواز بۆ کێشەکان کە دروستە کۆمەڵگای هۆکارێکی قەیرانی داراییە کە دروست بۆ ئێستا ئەو گرفت و نەهامەتیانەی بەهۆی قەیرانی داراییەوە بەرۆکی دانیشتوانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە لە ڕووی دەرونیشەوە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر کۆمەلگا و چینی داهاتووش پێوەی گرفتار دەبن. ئەم قەیرانی داراییە کە دەبێتە هۆی کۆمەڵی کێشە و گیر و گرفتی کۆمەڵایەتی دەرونی تەنگەشە لەسەر تاک دروست دەکات لەسەر خێزانەکان دروست دەکات وەکەوەی کە چەندین تاک تووشی خۆکوشتن بووە تووشی هەڵاتن بووە لە وڵاتە تووشی حاڵەتی دزیکردن بووە تووشی حاڵەتی تەجاوزکردن بووە بۆ سەر خەڵکی تر تووشی قەرز نەدانەوە بووە ئێدەیان کەیسەیە لە دادگاکاندا ڕاستی ئەو بابەتانە ئەسەلمێنن کە قەیرانی دارایی چەندە بۆتە هۆکارێکی خەتەر و چەندە بۆتە هۆکارێکی گەورە بەسەر تاک و کۆمەلگاوە. پاش 26 ساڵ لە حکومڕانی خۆماڵی تا ئێستا نەتوانراوە بنیادێکی ئابووری تۆکمە لە هەرێمی کوردستان دروست بکرێت کە بەرگەی بچووکترین قەیرانی دارایی بگرێت. ئەمە لە کاتێکدایە هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی زۆری سەرزەوی و ژێرزەویە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.